ماڵی زۆر لێنە منتقەیمە دەشتی بەرازگرە دەشتی حیاتێ گوندەکەیمە حیاتە بەرمیژەی لێە و چنارەی لێە و بنەوانۆکی لێە و ئێشمەی لێە و هەموو ئاوەدانە بندەرە ڕەسوڵ و مەرە ئێنەمسیدا هاروونیە خوماریە کەونە گوندە حیاتەیە تەنها بەس خانی منیان ڕووخاندیە تورکش لەوەیە و تورک ژەرەش چیایکە دەکەویتە هەنداو گوندیمە کەوێت دەکەویتە هەنداو گوندیمە بنەوانوک پشت بنەوانوکە ڕێزە دێمە کانێڕەشی هەموو عسکەری تورکی تێدا چای کتکینە هەموو عسکەری تێدا کەسش لە ناو خانی من نەبووە یعنی ببێ کەسێکی تێدابی مارش تێدا نەبووە بەڵام بە تۆپ و بە دەبابە و بە میران و لێیاندا ڕووخاندیان بەڵێ دەستێکەیە هەبووی بێ دەست نابی تورکیا بۆ لێ دەتن ونیە ئیلیاندای و ئێ ڕووخاندیان و خەڵکی برادۆستا ملەتێکی فەقیرە هەر حەزبێکی هەستاش بی لە ناو برادۆستا خۆی گرتووە ئەگە پارتی دموکراتی کوردستان بی ئەگەر یەکەتی بی ئەگە سۆسیالیست بی ئەگە شیوعی بی یعنی هەر حەزبێکی هەبی لە ناو برادۆستا خۆی گرتووە بەڵام یەک حەزبش وەفای نەبووە بۆ ئەو برادۆستانە یعنی منتیقا برادۆستا ئێستا بڕۆ ممکنە بە هەزارە خەڵکی شەهید بووی یعنی تیاری تورکیای لێدای کەشی سەر جواب نایە لێ بسکێت حمەد گێلەیدان لە تەنەش بوزێنەی تقریبا پێ شەشێکی کوشتن لە کێشێکیدا چەندی کوشتن لە کوردستانە لێیدا چەندی کوشتن یعنی کەس سەر جواب نایە و تەواو بڕاوە ملەتێکی فەقیرەی بێ کەسە و ئانکەتێوێ وڵات پارێزە ئارێ وڵات پارێزە خەڵکی برادۆستا هیچ غیانەتیان تیگە هیچ حەزبێکی نەکردێت دیگە کەسش بۆ دوژمنش برادۆستا حیاتە ئەمرێ خۆ دەستکێشە دوژمنە نەکردێ بۆ هیچ حەزبێکی ما حەزبێتە ناومەدا بووی هەموو حەزبێت زانن کووە ممکنە پە میلیارە پارەیاندا بیتن ئەگەر یەک لەسەر حەزبێکی جاسوسی بکە بەڵام عادەتی برادۆستا نییە و تشتە لەناو برادۆستاوە ڕوونادەتن بچن جاسوسی بکەن بۆ دوژمنێ خۆ بینن خەڵکی خۆ پێ بدەنە کوشتنێ ئەوە نەبووە تورکیا لە چیای دێلێت جێگیر بووی پشتا لێلکانێ لە ئەلموشی پشتا ئەلموشێ جێگیر بووی لە هەنداو بەنێ جێگیر بووی لە چای کەوێتی جێگیر بووی لە ژەرەژی جێگیر بووی لە هەنداو ئێشمێ جێگیر بووی لە ڕەزە دێمای جێگیر بووی لە کانێڕەشی جێگیر بووی لە چای کتکینی جێگیر بووی لە هەنداو بنەوانۆکی بچنانەشی جێگیر بووی یعنی منتیقەما کۆنتڕۆڵ بوو تەواو بڕاوە ئێمە هەمە خەڵک نزانیتن کە چ درێژ بۆ خەڵکی برادۆست خەڵکی برادۆست نەشێ بچتە کوردستانە خەڵکی برادۆست نەشێ بچتە ڕێواسە نەشێ بچیتە کەنگرە نەشێ بچتە مازیە نەشێ بخۆ بچی ئیشێکی بکە عملەیەکی بکە توجارەتێکی بکە هەموو ڕێ لێ گیرە تەواو برادۆست کۆنتڕۆڵ بوو ما باشی خەی پەکێکەی لێە نەنە باشقە پەکێکەی لێە مەسەلە پەکێکە نییە مەسەلە کوردن دەبی کورد نەبینی و تەواو بڕاوە نەخۆ باشقی پەکێکەی لێە ئەدی بۆ هاتە باشقی مادەمەبی و پەکێکەی لێ نییە ما پەکێکە ناو تورکیای نییە لە چیای تورکیای نییە لە هەموو جیان نییە لە منتیقی بارزان نییە لە ئاواشین نییە لە حدود و حدودی تێدا باشە بوو بەس منتیقەمای کۆنتڕۆڵ لە دەست تورکیایدا بەس منتیقا برادۆست وڵی خەڵکی برادۆست مەسەلە پەیوەندی نییە ئەمە هەر کەسێک حەزبێکە منی گوتە هەر حەزبێک هاتبیتە ناو برادۆستە خەیانەت تیگە نەکردیە نانیانێدای و خێرهاتنیان ئالەی کرد و ڕێژیان ئالەی گرت و ئەو هەندە بووە نەخوو
تنظيمت چه حزب başına buyne bradost. Tenzimet hiç hizbeki ne buyne kat kat. Ne ola mesela fakiriye ne ku başıma afret 80 sal 9 sal teyarali deyit kuşi. Mındal 85 sala 6 sala 10 sala it kuşi. Ko mesela PKK niye? Başıma hanim mesela PKK ya. Ama ne Süleymani ma? Ve anne el Süleymani ma Türkiye zani hem halkı zani az diye ketime. Bu dişil hanimin de. Bas kavrayı ki kurdum hıyanetim ne ki diye eve mesela ki çiğdini. Ne kozar khani de işte biraz ki de bul khani ki ne de bas khanim de. Vakti khoy ile nuhatu şaşet Türkiye anada dumun. Anada dumun sumar rubarok. Mesulü Türkiye hatır gemurmuştum. Guten PKK هي أو بشارة توكين قلتم زامنش بشارة كذلهم قلتاني قلتم لنا تركيا شاي تركيا PKK هي قلتان هر والله يزقون والله شاي مشيتي قلتان تونتوانا مقرأة PKK وأنا نشام أبدا قلتم أمنتوانا قلتان بو سنتوانا قلتم PKK ديارنيا مقرينية خانينية مالينية قلت أدي كوز شوي كريد بي زستانا كريد بي قلت والله نالونا كي النوم اللي قاعد كده تيجي كي ليجي اشتي مالا وجه قومي أمن نتوانم زاسوسي بالنبو حكمتي بكم نبو حزبات كم نبو نقود كم نبو PKK كم نبو يكتيت كم نبو باتي كم زاسوسي بو كسرع كم أو بين آكري إذا قلت والله ما عندي شبتو كتب ما إيش بكي قلت بخوا من إيش ناكم من غيانتي ناكم تكي كاس قلت ميك بابي من بكوجي أزلاي بشتي خنزري اللي نادم بغيانت ناكوشم أو عندك وجاتنا إذا من هات مو باشو إنجي بنا دشمنت من آره والله ما خايك زانيتن خايك براد وصاش زاني شيرواني تزانن بازاني تزانن Geri tızanın ki amin gıyanet ne ki diye naştım. Peyami min bu iketin içtimani Kurdistan avaya khoreyi bekhnova. Av bina mala mam Celalu Şeyh Zengi brav brazana. Peyamim avaya rey bekevin bu khupeyk ben amel nav acri derbaz beken eğer rastla. Nebne koyli kas. Peyamim ne vaziyatın ya. Vallahi eğer Kürt eğdiğine giri, her çarpıaset Kürdistan'a eğdiğine girin, Kürt eğette şu Kürt etici. Kürt de bir eğdip giri. Hamu dünya düşmanı Kürt ya, Kürt düşmanı eğdiği bir ki keva. İstaburo keva ki bigira, kafası ki bika, baba şahı, dane u davadane, dekhini de gaskete kevara, kevde piyo bitin, manaya hava bakvay Kürt deteştin bu vazay. Eğer Kürt eğdiğine giri tuğa, zarara Kürt'e. Mama mal veren etmeyindeyine ki eğdiğine ne giri tuğa. Eğer eğdiğine gir bu Obama'nın annebi, bu Kün Obama çinebi, bas Kudayı murtahabi. Peyamam ne vaziyatın. Hizbekan keşane, ne hukuku gele keşeniye. Ma halki istakhalki sengiseri keşeye. Halki Süleymani keşeye, Evleri keşeye, ye Barzan keşeye, ye Türkas keşeye, ye İnan keşeye, ye Hizberek bikevin, خلف خور ريكته